دووبارە سڵاتان لەبێ عزیزان، وەکو سەرەتا شاوکارم باسی کرد ئەمڕۆ زۆربەی تەوەرەکانمان تەرخان کردووە بە سەرەتایی دەستپێکردنەوەی ساڵی خوێندن لە قوتابخانەکان کە ئەمڕۆ یەکەم ڕۆژە ساڵی خوێندنی 2022 بۆ 2023 دەستی پێ کردووە. سەرەتاییش ئەمانەوێت لەسەر چۆنێتی دەستپێکردنی ساڵی نوێی خوێندن دەست پێ بکەین بە بەرنامەکان و گفتوگۆکانمان. بۆ ئەمە بەستش میوانداری بەڕێزێکمان کردووە، ویش مامۆستا موسلیم عەبدوڵڵایە لە شاری سۆرانەوە لەگەڵمانە. سڵاوی خوای گەورە دەبێ مامۆستا موسلیم، پیرۆزبایی دەستپێکی ساڵی نوێی خوێندنتان لە یەکەین. دەستپێکی ساڵی نوێی خوێندن پێویستە چۆن بێ؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. سڵاوی خۆی لە ئێوە و لە بینەرانی پێیانیش بێت. زۆر خۆشحاڵم لە بەرنامەیەکی ئەوڕۆ لە خزمەت ئێوەی بەڕێزی خۆشەویستان. دیارە ئەمڕۆ زەنگی قوتابخانەکان لێ دراوە وەکو دەستپێکی ساڵی نوێی خوێندن بۆ 2023. دیارە وەکو عادەتی هەموو ساڵان وایە کە ئەو ڕۆژێک کە دەوام دەست پێ کاتەوە قوتابخانەیەک دەستپێشان ئەکەن بۆ زەنگ لێدان بۆی کە وەکو ناساندنی یەکەم ڕۆژی ساڵی نوێی خوێندن. ئەگەر بێتێمە باسی ئەم پرۆسێ بکەین، باسی کەفی پەروەردە و فێرکردن بکەین، زەنگ لێدان هەر بە ئەوە نابێت کە لە شوێنێک کۆبنەوە بەرپرسانی ئیداری و پەروەردەی لێنەر ئامادە بن و تەماتانێ ڕاگەاندن ئامادە بن کە زەنگ لێ بدەن و قوتابیان ئامادە بکەن لە شوێنێکە بەڵێ ئەوە زەنگ لێدانە، ئەوە دەستپێکردنی ڕۆژێکی نوێ لە ساڵێکی نوێی خوێندن. ئەوە شتێکی زۆر سادە و ساکارە، زۆر تەبیعیە، هیچ شتێک لە بواری پەروەردەکردن بەرەو پێش نابات. تەنها نەریتێکە و وەکو ڕاگەاندنێکە. دەستپێک ینی کردنەوەی قوتابخانەکان دەبێت بەو شێوازە بێت کە لە ئاستی طموحی پەروەردەکردندا بێت. دەستپێک ئەبێ بەو شێوێت حکوومەت خۆی ئامادە بکات بینایەکانی خوێندن، هۆڵەکانی خوێندن، قوتابخانەکان هەمووی ئامادە بکات بە شێوەیەکی وا بێت کە لەگەڵ خوێندنی هاوسەرخا بگونجێت. دەستپێک قوتابخانە بێ بەو شێوە بێت کە حکوومەت منهەزێکی ڕێپێک لە کاتی خۆی بگەێنێ بە هۆڵەکانی خوێندن. دەستپێکی خوێندن بەو شێوە ئەبێت، زەنگی لێدان بەو شێوە ئەبێت کە حکوومەتی هەرێم ئەبێت بەتایبەت وەزارەتی پەروەردە میلاکات ڕێخاتەوە زەبتی بکات و ئەو شوێنەی کە فەراغیان هەیە مامۆستای پسپۆریان بۆ دابین بکات. دەستپێکی ساڵی نوێی خوێندن بەو شێوە ئەبێت کە بێت کەشوهەوایەکی ئارام بڕەخسێت کە جۆش و خڕۆش بە قوتابی و بە مامۆستایان بدات کە بتوانن ڕوو لە هۆڵەکانی خوێندن بکەن. دەستپێکی ساڵی خوێندن ئەبێت بەو شێوە بێت کە مامۆستای بەڕێز مافەکانی دەستەبەر بکرێت. بەو شێوە ئەبێت کە مامۆستای بەڕێز ئەبێت شکۆی پارێزراو بێت، ئەبێت مافەکانی جێبەجێ بکرێن، ئەبێت گوێ لە مامۆستایەکان بگیرێت کە دەستپێکی خوێندن چۆن بێت، شێوازێک بێت. بەداخەوە ئەوە چیندیکانێک کە هەموو ساڵێک پرۆسی خوێندن دەست پێ کاتەوە کەمترین پرس و ڕاوێژ بە ئەو مامۆستایانە ئەکرێت کە ئەزمونێک باشیان هەیە کە تەمەنی خۆیان سەرف کرد لە کەفی پەروەردە و فێرکردنەوە. تەنها شتێکە لە بینی خۆیان یانی ئەیکەن بەبێ مەشوەڕە وەرگرتن و وەرگرتنی سەرنج و تێبینی لەگەڵ مامۆستایان. ئێمە وەکو وشی مامۆستایان لە کۆبوونەوەی ڕابردوو لە 4-5 شاوێرکردە کۆبوونەوەی مەکتەبی تەنفیزیمان بەس دەختمان لەسەر ئەوە کردەوە کە ئەم وادەی کە ئێستایان دیاریکرداو نییە لەگەڵ کەشوهەوای ئێمە بۆ بنەوەی قوتابیان بۆ ناو هۆڵەکانی خوێندن. بە پێمان باش بوو 1/10 دەوام دەست پێ بکات، چونکە زۆر شوێنمان هەیە لە هەرێمی کوردستان ئێستا هۆڵەکان ئامادەبین بۆ فێرکردن، بۆ خوێندن، بۆ چونەژورەوە، بۆ دەوامکردن، چونکە هەرچی وەسائیلی فێرکردنەوەی لەو شوێنانە بە شێوەیەکی زۆر لاواز هەیە. ناوچەی گەرمیان، هەولێرە، سلێمانیە، دەشتی هەولێرە، شوێنەکانی دیکەن کە پلەی گەرمەتیاندا بەرزە. وایە حکوومەتی هەرێمە ڕقاوی ئەوی بکردایە کاتێکە قوتابی مامۆستا ئەچێت بە هۆڵەکانی خوێندن بێت لە پێشەهەوایشی ئاوا دەبێت کە مامۆستا توانای هەبێت، حەز و ئارەزوی هەبێت قوتابی بتوانێت
دابنیشێت توانای گوێگرت هەبێت دەوێت دوای بۆ ڕەخسابێک کە ژینگەکە فعلەن لەگەڵ پەروەردە و فێرکردنا بگونجێت ئەوانە هەموو جێگەی بینی و میگرانی کە تا ئێستا کە جێبەجێ نەکراون بەداخەوە کە لە ساڵی 2022 ئەژین کەسی تەماشای قوتابخانەکان بکەین لە بەروارێک تاریخی کۆندا ئەژین. مامۆستا ئاماژەت بە خاڵێکی گرنگ کرد ڕەخساندنی کەش و هەوایەکی ئارام و بە دڵ و دەروونێکی ئارامەوە هەم قوتابی هەم مامۆستا بتوانن پێکەوە هەماهنگ بن و پرۆسی خوێندن بە سەرکەوتوی ئەنجام بگێنن. ئەو کەشە ئارامەت چۆن دروست دەبێت لێرەدا خێزان تا چەند دەتوانێت وا لە قوتابێکی بکات کە دەچێتە نێو پۆلەکەی دڵ و دەروونێکی ئارام بێت و نەهێڵێت کێشە و گرفتەکانی نێو خێزانەکان کاریگەری هەبێت لەسەر ئەو منداڵی لەسەر ئەو قوتابی کە دەچێتە خوێندن. دواتر باز لەوەش دەکەین کە مامۆستاش گرنگە بە دڵ و دەروونێکی ئارامەوە بێتە نێو پۆل و تەواوی کێشە و گرفتەکانی چارەسەر بوو بێت هەر لە موچە و هەر لە بۆ کۆمەڵی کێشەی دیکە کە هەن لە ئێستادا بەشێکی زۆریان پێوەستە بە چارەسەرکردنیان لایەن حکوومەت هێرێمەوە. بەڵام ئەگەر لە قوتابیەوە دەست پێ بکەین تا چەند ئەمە گرنگە بۆی کە قوتابی بە ئاستێکی زۆر باش وە بە توانستێکی زۆر باشەوە بێتە نێو پۆلەکان. بێگومان قوتابی ینی خاڵێکی دەوهەریە لە مەسەلەی پەروەردەکردن خاڵێکی ئەساسیە کە پەروەردە ڕوو لە قوتابی ئەکات. زۆربەی قوتابیان ئەگەر ڕاپرسیشان لێ وەربگرین بن کەش و هەوای دەرونی ئێوە لەگەڵ پرۆسەی خوێندنە گونجاوە یان گونجاویە حکوومەتی هەرێم ئەوە لە 2014ەوە بە کۆمەڵی قەیدان داتیافەڕی یەک لەوانە قەیدانی کۆمەڵایەتیە کە کێشە و مەشاکلێکی زۆر لە ناو خێزانەکانە هەن قوتابیەکان لە کەش و هەوای ماڵەوە مەسەلەن گرفتیان بۆ دروست بووە بۆیە قوتابی پێویست بەوە کات بەر لەوەی بستە قوتابخانە دەرونی ڕێک خەیتەوە لە ڕووی کۆمەڵایەتەوە وەکو خێزان ئەو جار ئەبێ قوتانی حکوومەت ینی ئەدای حکوومەت بە شێوەیەکی ئاوا جوان بچووکە قوتابیش هەست و دەست شتە بینێت کاتێک کە تەماشاکات بابی دەستکورتە موچەی نییە موچە دووە ئەکەوێت کە تەماشاکات ئەو قوتابی پێداویستی قوتابخانەی بۆ دابین ناکرێت وەکو جلوبەرێک وەکو پەراگە و قپاسی و پێداویستەکانی فێربوون ئەو قوتابی لە ناخی خۆیدا لە یەکەم ڕۆژدا بێت هیوا ئەبێت زۆرمان هەیە کە ئێستا کە بازار گرانیەکی باشی تێکەوتووە من هەر بۆ خۆم دوێنێ و ئەو شەوە زەولێکی ناو بازارم کرد هەندێک قاسیوانم بینین خەڵکانێکە بوون لێ نەرگلەی زۆریان هەبوو کە جلوبەرگیان بۆ نەئەکرا کە پێداویستی قوتابخانەیان بۆ نەئەکرا لە هەمان کادا شتەکانیش گران بوون بە بەراورد لەگەڵ ساڵی ڕابردوو هەموو پێداویستی قوتابخانە و قوتابی گران بوون نرخەکەن هاتۆتە سەر کە قوتابی ئەوەی بۆ ناکرێت بە ئارەزووی خۆی پێداویستی پێدابین ناکرێت لە یەکەم ڕۆژەوە ئەو قوتابیە هەستێکی ناڕێشی لەلا دروست ئەبێت و کێشەی کۆمەڵایەتی خێزان سعاسی خێزان لە سعاسی کۆمەلگا لە سعاسی حکوومەت ئەوانە ڕۆ لە ڕۆژ لە هەڵکشاندان بۆیە قوتابی کە میحوەری یەکەمە کە مخاڵەبی ئەو ئەکرێکە زانیاریەکان لە ماوەساوە نەقل ئەکرێن ئەو قوتابی ئەبێت وەری بگریت قوتابی ئەبێ خەزی کات ئەبێ معلومات وەرگریت ئەگەر دڵ و دەرونی ئەو قوتابیە لە کەشەوایشی ئارامدا نەبیت ئامادە نەکراوێت بەوەی فێر بیت معلومات وەربگریت دڵنیام ئەو قوتابیە ناتوانێت کە لە کۆتایی ساڵ بە شێوەیەک دەست لەگەڵ پرۆسەی پەروەردە و فێرکردن بڕواتن بۆی ئەمە خاڵێکی تەوهەری دەبایە حکوومەت یعنی خەمی لەوە بخواردبایە کەش و هەوایەک بڕەخسێن هەتەمە 2 مانگ کەش قوتابخانە ینی بەرنامە و پلانێکی هەبایە بۆ ڕێخستنەوەی بازارە کەلوپەلە پێداویستیە داگیرکردنی موچەیە گەڕاندنەوەی پاشەکەوتەکانە بۆ ئەوی ئەو قوتابی هەست بە خۆشێک بکات کە لە ماڵێ بەڵێ ئامادە باشی بۆ ئەکرێت کە بەرەو قوتابخانە ببردرێت ئەمە یەک دوو قوتابخانەکانی ئێمە وەکو بینایە لە ڕووی لە ڕووی ژینگەوە ژینگەکان لەبار نییە ئاو هەوایان سازگار و پێویست نییە لە ڕووی پاک و خاین و پێویست نییە تیمای قوتابخانە بینایەکە خۆیانی بڵێن خودی بینایەکە بە شێوەیەکی وایە کە لەگەڵ ینی حەز و ئارەزووی ئینسانەکان نابێتتر بە هەند زۆربەی قوتابخانە کۆنن بە شێوایی مەسەن بە شێوەی بەندیخانە ئەچێت هەمووی داڕوخاوە بێسەروبەر بووە دەرکەوت پەنجەرەی نەماوە وەسایلی فێنکردنەوەی تێدا نییە ئەمانە هەمووی کاریگەری دروست ئەکەن لەسەر ناخی قوتابی بۆی ئەبێت ئەمانە هەموو چاکرابان اینجا زەنگی قوتابخانە هێدرابایە. زۆر باش مامۆستا
ئەم ساڵ وتەبێژی وەزارەتی پەروەردە کۆمەڵێک ڕێنمایی بڵاو کردەوە لەوانش کاڵێن هەتا سێم ڕۆژی سەرەتای دەستپێکردنی داوامی قوتابخانەکان ئێمە تەرخانی ئەکەین بۆ کۆمەڵێک بابەتی تایبەت و مەبەستمانە تێدا ئینتیمای نیشتیمانی بەرز بکەینەوە ئینتیمای نیشتیمانی قوتابیان ئێوە وەکو قوتابخانەکان و مامۆستاکان لە ناوام ناوەندانەیە هەتا ئێستا بەرنامەیەکی لەو شێوازتان بۆ هاتووە ئەگەر بۆتان هاتووە بتوانی وردەکاریەکەیمان پێ بڵێ بەڵێ دیارە بەرنمەیەک هاتووە بۆ ئەم مەبەستەیە کە حکومەتی هەرێم بەداخەوە خۆی لە خۆدا جێگەی عیبی ئەوە شەرمەیە 30 ساڵ حکومڕانی بکەی 3 ڕۆژدا بڵی بۆ ئینتیمای نیشتیمانی ڕووخاوە داڕماوە کەس ئینتیمای نەماوە خەڵکە وازی خەڵک وازە خوێندن دێنێت با هەوڵدەن ئینتیمای ئەوە دروستکەن خەڵک چۆن بگرێتەوە بۆ قوتابخانە قوتابی لە پۆلی 12 وازدێنیت قوتابی لە زانکۆ وازدێنیت لە پەیمانکە وازدێنیت با ئیش لەسەر ئەوە بکەن ئینتیمای نیشتیمانی ڕۆیشتووە تازە نەماوە با ئینتیمای دڵسۆزی و فێربوونی خوێندن لە قوتابی دروستکەن بەڵێ دیارە ناملکەیەک دەرچووە هاتووە باوە ئەو ڕێنمایی کە ئەبێت ئەم 3 ڕۆژە وانەیەک بخوێندێت تایبەت بە ئینتیمای نیشتیمانی دووانەش بخنە وەرزی دووەمین ئەنی بە 5 وانە ئینتیمای نیشتیمانی پێم وایە دروست نابێ ئەوە هەخۆی لە خۆیدا عیبەیە یعنی حکومەت دەڵێ کاکە ئێمە ئینتیمامان نەمایە دار و خەینە با دروستی کەینەوە لێرەوە دەست پێ بکەین ئینتیمای نیشتیمانی بێ پرۆسەیەکی پەروەردەیی بێت کە ئەو قوتابیە ڕابێهێنرێت لە ڕەوزەوە خۆشەویستی خاک و نیشتیمان و ئاو و هەوا و ژینگەی لا دروست بێت کە تا خوێندن تەواو ئەکات ینی هەم خوێندکارە هەم مامۆستایە هەم پێشمەرگەیەک ئینتیمای نیشتیمانیش بۆ دروست دەکات بەرنامەکە باسەوە ئەکات مەسەلەن ژینگە مەسەلەن چۆن ئەبێت دەرگری لە ژینگە بکرێت ئەو قوتابێت چۆن خاک و نیشتیمانی خۆش بێت بابەتێک مەسەلەی چەکە مەسەلەن کە چەک شتێکی خراپە لای قوتابی مەسەلەن ئاشنا بکرێت مەسەلەی مادە هۆشبەرەکانە مەسەلەن زگەرەیە نێرگلەیە ئەوانەی کە دەرونی قوتابی ئەڕوخێنن کە ئەوانە خراپ ئەوە پێم بەرنامەیەشی تۆکمەی ئەوێت بەرنامەیەشی ڕێک و پێشی ئەوێت کە ئەو قوتابە ڕابێهێنرێت لە پۆلیەکەوە تا تەخەڕوج ئەکات تەواو ئینتیمای نیشتیمانی لا دروست بێت خەڵک وا وڵات بەجێ دێڵێ خەڵک وا ئەڕوات خەڵک بێ هیوا بووە ینی سەدان قەیرانیان دروست کرد بۆی خەڵک ئینتیمای نیشتیمانی نەمینێت ئێستا بە 2 ڕۆژ و بە 3 ڕۆژ و بە 2 سێوانەوتەوە ئینتیما بەوە ناگەڕێتەوە بەوە دروست نابێت ئەبێ لە خۆیانەوە دەست پێ بکەن ئەبێ بەرپرسی یەکەمی سەرۆکی حکوومەتە سەرۆکی پەرلەمانە سەرۆکی هەرێمە وەزیری پەروەردەیە قایمقامێکە مدیرناحیەیەکە بەرپرسێکی حیزبیە ئەبێ لەوێەوە دەست پێ بکەن کە ئەوانە خاک و نیشتیمانیان خۆش بێ وڵاتیان خۆش بێت ژینگە پڕ بۆ لە ناخۆشی لە ڤایرۆس لە بەکتریا دەگەدابی دار بڕێت تانیا و تێک ئەسیێت ڕێگەوان و پێویست نییە بینایی قوتابخانە و پێویست نیە ئەمانە هەمووی کار ئەکەن لەسەر ناخی قوتابی سەر ناخی مامۆستا لەسەر خودی هاوڵاتیش کە ئەو وڵاتە ینی خاوەنێکی دڵسۆزی نییە ئەمە پێم وایە تەنها چۆن بڵێ فێڵکردنە لە خۆیان و فریودانی قوتابیان ینی 2 ڕۆژ ئەیان غاڵکردن بۆ ئەوی کە تا دەوام ڕێک ئەخرێتەوە خوان ڕێک دێخنەوە ئەم شانیان پێ بڵێن زۆر باشە مامۆستا دروشمی وەزارەتی پەروەردە و زانستە پێت وایە لە خوێندن و لە قوتابخانە قوتابیان دەتوانن پەروەردەیەکی دروست وەربگرن دەبینین یەکێک لەو بابەتە گرنگانەی وانە گرنگانەی کە هەیە لە نێو پرۆگرامی خوێندندا پەروەردەی ئیسلامیە کە ئەمە گرنگی پێ نادرێت و زۆر جار ئەم وانە گرنگە کە پڕە لە پەروەردەی جوان پێشکەش بە منداڵەکانی دەکان کە قوتابیان دواتر لە نێو خوێندگاکاندا ئەو پەروەردە جوانی کە لە ئاینی پیرۆزی ئیسلام وەری دەگرن کاریگەری دەبێت لە نێوان خێزانەکانیشە و وەسوودیشی دەبێت بۆ کۆمەلگا پێت وایە بە شێواز لە شێوازەکان بەشی پەروەردەکەی لە نێو پرۆسەی خوێندندا وەلانرا و گرنگی پێ نادرێت بێگومان من کە ئەوکو پسپۆری خۆم زیاتر لە 16 ساڵە پسپۆری پەروەردەی ئیسلامی و لوغەی عەرەبیم ئەگەر تەماشای منهەجی پەروەردەی بکەین لە وەزارەتی پەروەردە هەر خودی منهەجەکە کۆمەڵێکم و کوردیدایە ئەبێت وانەیەک بخوێندێت لە ناو پەروەردەی ئیسلامی زیاد بکرێت وانەی ئینتیمای نیشتیمانی خۆشویستنی خاک و ئاو و هەوا و هاوڵاتی ئەو وانەیە بوونی نییە لە نێو پەروەردەی ئیسلامیەکە هەش بێت بە شێوازێکی زۆر سادە و کورچوکاڵ هەیە ئەبێت ئینتیمای نیشتیمانی لە سۆنگەی ئاینەوە دروست بکرێت چونکە
بەرگریکردن لە خاک و نیشتیمان و لە خەڵک و لە خۆت بەشێکی گرینگە لە عیبادەت بە عیبادەت بناسێت بەداخۆ باسی لە پەروەردەی ئیسلامی باسی فەرائیز ناکرێت باسی نوێژەکان ناکرێت باسی زەکات ناکرێت باسی حەز ناکرێت چۆن باسی ئەو شتە ئەکرێت کە لە ڕوانگەی ئاینی کۆزی ئیسلامەوە بیچەسپێنێت کە قوتابی فێر بکرێت ئەبێت لەوێەوە قوتابی پەروەردە بکرێت فێر بکرێت کە ئینتیمای نیشتیمانی بەشێکی گرینگە لە ئاینی پیرۆزی ئیسلام بەشێکە بەخواپەرستی ینی هەژمار ئەکرێت بەداخەوە لەمڕۆوە فەراغێکی زۆر نەکە لەوڕوە لە هەموو لە ئەخلاقیات لە ڕەوشت لە سلوک لە هاندانی قوتابی بۆ کاری چاک و جوان ئەم شتانە لە پەروەردەی ئیسلامی بوونیان زۆر لاوازە ئەمە یەک دوو ئەگە پەروەردەی ئیسلامی بخوێنرێت ئەیدەن بە کەسێک کە ئەو کەسە پسپۆڕنێ لەو بوارە شارەزایی نییە ناتوانێت حەقی خۆی بۆ مادەیە بدات دوو لە ڕووی دانانی بەشەوانەوە پەروەردەی ئیسلامی ئەخەنەوانەی ئەخیرەوە کە قوتابی هیچ هێز و حەز و ئارەزوو توانای خوێنی نەمایە بێتاقەت بەشەکەت بووە میوەی دەرەسەکەی بۆ دائەنێن بە هەموو شێوەیەک یعنی پەروەردەی ئیسلامیان لاواز لە ناوەکانی خوێندنەوە بەداخەوە ئەگەر حکومەت بیەوێ کێشەکان بنبڕ بیت کەسێکی تەندروست پەروەردە بکات ڕێک بێت دڵسۆز بێت دەمپاک بێت کە سوکاری خۆش بێت قوتابخانەی خۆش بێت تەماشا کرد خودی قوتابخانەکان ئەوەی کە قوتابخانە تێکەدات دەرکە ئەشکێنێت پەنجەرە ئەشکێنێت لەسەر دیوار ئەنووسێ سەبوڕە شکاوە بەلوعی ئاو شکاوە تانکی ئاو شکاوە حەدیقەی قوتابخانەکان تێک ئەچێت دار ئەشکێنێت دێخۆچیە ئیکاتن بۆ کرێکارێک دەرەوە بێت خۆ کەسشی بێگانی لە دەرەوە بێت ئەوە خودی ئەو قوتابیە کە ئەو بینایە بۆ ئەو سازکاوان بخوێنێت قوتابەکەی وەکات بۆ قوتابی وەکات ئەمە جارێ شتێک ممکن دەڵێ وەزیری پەروەردەی یابان ئیستیقالەی کرد لەسەر یەک شتێک ئەسە سەردانی قوتابخانەیەک باخچەیەکی لە پێشە قوتابیەک دێتە دەر گوڵێکی پێوێ گوڵەکە ئەشکێنێ و بۆ نەکا و فرێداتەوە کە وەزیری پەروەردەی یابانەوە ئەبینێت دەڵێ من تا ئێستا سەرکەوتوو نەبووم نەمتوانیمەوە کەسێک دروستکەم ئەو گوڵی خۆش بێت کەسێک دروستکەم دەخەمی ئەو خاپاڵە بێت ئیستیقالە ئەکات ئەمانە کەسانی پەروەردەیین ئەبێ پەروەردە وا بێت ئەو قوتابێک کە ئەینێری قوتابخانە منهەجێکی وێ بدێ بەردەست هەرچی ئاکاری جوانە لە قوتابیە دروستکات هەرچی کاری ناشرین و خێزەون دزیەوە کە لەگەڵ ئەخلاق و سلوکیات و ڕەوشتیاتی کۆمەڵگە و دابوونەتی مەناگودێ لی داڕنێ بەداخەوە ئەو قوتابیە تەماشاکەین قوتابیە لە مامۆستادا قوتابیە مامۆستا ئەکوژێت لە ماوەیە بە 2000 پێیان کوشت کێ کوشتی بۆ من نەبوومە تۆ نەبووی قوتابی بوو کوشت قوتابی شەکەی کرد کەسێکی بگەن نادە دەرەوەی بێت تەحەدا لەو مامۆستایە بکات یاسایەکمان نییە کە پارێزگاری لەوە بکات یان بەرنامێشی پەروەردەییمان نییە کە کەسێک دروستکە مامۆستای خۆش بێت ڕێز لە مامۆستا بگرێت پێڵە بۆ مامۆستا دابنێت دەستی مامۆستا باز بکات بچە ماڵی مامۆستا هاوکاری بریشەکانی بۆی جێبەجێ بکات کاتی خۆ تا ئەوانە هەبوون پەروەردە هەبوو مامۆستا بەهای هەبوو شکۆی هەبوو قوتابی فێر هەبوو فێری ڕێز و احترام هەبوو کەس ئەمانە هەمووی باریان کردووە نا پەروەردەکەمە لە خودی تعلیمەکەش ماوە فێربوونیش نەماوە ئەگە باس لە ئاستی فێربوون بکەین لە هەرێمی کوردستان بەدەیان بەرنامە سەدان مامۆستای بەڕێز بن پسپۆر لەو بوارە باسی دابەزینی ئاستی زانستی بکەن بەدەیان بەرنامەش کۆتایی زۆر باشە مامۆستا موسلیم لە ئەنجامی پشتگوێخستنی وانەی پەروەردەی ئیسلامی و ئەو ڕووداوانەی کە لەم ماوەی ئاین ڕابردووا بینیومانە بەرامبەر مامۆستایانی قوتابخانە و زانکۆش کراوە کۆمەڵێک دیاردەی نامە و نەشیاوی دروست کردووە ناو ناوەندەکانی خوێندن و ناو قوتابیانە بۆ نمونە دروستبوون دیاردەی جگەرەکێشان لە ناو ناوەندەکانی خوێندن یاخود بێڕێزیکردن بەرامبەر مامۆستا لەدانی مامۆستا کوشتنی مامۆستا دابەزینی ئاستی زانستی خوێندکاران ئەمە کۆمەڵێک کاری هەیە کە جەناب ئاماژت پێدا پێت وایە وەزارەتی پەروەردە و لایەنە پەیوەندیدارەکان و مامۆستا کۆمەلگا خێزان دەبێت ڕۆڵیان چی بێ بۆ ئەوەی مواجهەی ئەم دیاردانە بکەن کە ئێستا دروستە بێت بەتاکید خەمخۆریەکەم بەبێ حکوومەت بێت بەبێ پەرلەمان بێت یاسایەک دابنێت کە ئەم شتانە هەمووی ڕێکخاتەوە یاساگەر هەش بێت تەنها لەسەر وەرەقە هەیە بە مافی مامۆستا چی هەیە حەق دیفاع لە مامۆستا بکاتن تا مامۆستایە تووشی
مەشاکل ببێت ینی حکومت بیتوانێت بێت یاسا بیتوانێت بتن مافی مامۆستا دەستەبەر بکاتن ئەو دێ حق بە قوتابی ئەدا لە سەشتی خراپ ئەوەندە حق بە مامۆستا نادات جگەرە کێشا بۆ نمونە قەدەغەیە کام قوتابخانە هەیە کام زانکۆ هەیە زغای تێدا نەکێشرێت نەک هەر جگەرە بەڵکو شتی دیکەش نێرگلەی سەفەری کە شەحن ئەکرێتەوە بردراوە بۆ قوتابخانە لە قوتابی گیراوە لەیان ستاندووە کاتێک کە ئەوێت ئیزراعەت بکات بۆ هەموو قوتابخانەیەک لیژنەیەکێ لیژنەی ڕێککاری کە چاودێرە بەسەر هەڵسوکەوت و نەریتی قوتابیانەوە لە ناوپۆلە هەفتانە ڕۆژانەش مخالەفات ئەگرێت مۆبایلی پێیە هەبوو چقۆی پێ بووە هەبوو دەبانچەی پێ بووە هەبوو نێرگەی سەفەری پێ بووە دامبۆکسی پێ بووە شتی خراپ هاتە ناو قوتابخانەکانەوە مامۆستایان ئەیگرن لیژنەی ڕێککاری ئەیگریت بەڕێوەبەر بانجی کات بەڵام دەسەڵاتی نییە ناتوانێت ئیزرات وەربگرێت ئەو قوتابیە ئەمە بەسەر مامۆستا ئەشکێتەوە مامۆستا بازەکەی ئەدات قوتابخانە بازەکەی ئەدات قوتابی هەیە بە ئاشکایی غەشی کردووە غەش کە بە پێی یاسا بە هەموو شوێی قەدەغەیە و قوتابی فەسڵ ئەکرد بازەکەی داتن غەش ئەگیرێت ناتوانێت ئیزرات بکرێت ئەمانە چی ئەکات ئەمە ئەکاتن کە ڕۆڵی مامۆستا کەم کراوەتەوە حکوومەت لە پاڵ ئەم قەزیەیە خەمساردا خەمخۆر نییە دەیتوانە بەرگری لە مامۆستا بکات خۆی خودی یاساکانی وزارتی پەروەردە مامۆستایان پێشکۆ کردیە شکۆی مامۆستایان عیبدار کردووە ئەمە یەک دوو پەروەردەی خێزانی دایک و باوک ڕۆڵ ئەبینن زۆر ئەم قوتابی ڕاستە چەند سعاتێک لە قوتابخانە بەڵام بەش زۆری لەکن دایک و باوکیشی مالە مەشغوڵە پشتیترەوە سۆسیال میدیا خێزانی بەرتەوازە کردووە بێئاگای کردووە لە مناڵەکەی حتا لە ناو قوتابخانە هەموو ئێستا بەرەوە ئەو ئاراستەی ئەڕوات دەبێت یاسایەکی ڕێکپێک دابدرێت سۆسیال میدیا ڕێکخات و زەبتی کاتن کە قوتابی نتوانێت بە ئاسانی دەست بۆ هەموو شتێک بەرێک کە حەزیرێت کە سۆسیال میدیا فەزایەکی فراوانە کەوتە ناوی خۆی پێ دەرنایە دواتر خوێندنەکە لەسەردا ئەنێت ئەخلاقش لەسەردا ئەنێتن ئەو جار ڕێکخراوەکان ینی هۆشیاریدان بە تاکی خێزان لەسەر ئاسی نێودەوڵەتی لەسەر ئاسی یەکلیمی لەسەر ئاسی خێزان حکوومەت وەزارەتی ئەوقاف خوێندنی باڵا سنتەرەکان ئەبێمان هەموو ڕۆڵ ببینن بەڕاستی کە ئەو پەروەردەی کە لە شوێنی خۆی ترازاوە بیبەنەوە شوێنی خۆی خەمی لێ بخۆن چونکە پەروەردە بەردی بناغی دەوڵەتە ئەگەر پەروەردە سەرکەوتوو بوو هەموو شتەکانی کە سەرکەوتووە بێت بۆ چونکە ئەو قوتابی کە تەخەڕوت ئەکا بێت بە دکتۆر ئەگەر ئەو قوتابی پەروەردە بکە ئەبێتە دکتۆرێکی بە ویژدان دکتۆرێکی بەزانست ئەبێ بە یاسادانەر ئەبێ بە ناپەرلەمان ئەبێ بە وەزیر ئەبێ بە قایمقام ئەبێ بە پۆلیس ئەبێ بە پێشمەرگە ئەبێ هەموو ئەوانە ئەبێت لەوێەوە ئەو ئیسەنانە ئامادە بکرێن ئاراستە بکرێن ڕاستەڕێ بکرێن کە ئامادە بکرێن ئەو شتانیان پێ بسکەریت ئەو قوتابێش کاتێک کە تەخەڕوت ئەکا شایستەی ئەوە بیکە وەزیفەیەشی پێ بسکەری بە ئەمانەتەوە بەدەستی پاکەوە معامەڵە لەگەڵ ئەو وەزیفەیە بکات بۆ ئەوەی خەڵک استفادە بکاتن ئەوەی کە ئێستا ئەیبینین لە نەبوونی پەروەردەیەکی تەندروستە کە ئەم زۆرە کەسانە دروست ئەبن دواتر دێنەوە ناو کۆمەلگا و وەزیفە ئەگرنە دەست و دواترش مۆفەق نابن. زۆر باشە زۆر سپاس بۆ مامۆستا موسلیم عەبدوڵڵا لە سۆرانەوە لەگەڵ ماراوی زۆر سپاس مامۆستایان ئەم دەرفەتت بە ئێمە بەخشی.